ولی تماشاوان اینجا باور بکن اگر مجارا روشا امنی نبایه اگر مجارا شر ترکیه پکه که نباله دورین سنوریین پارزگاه دوی که سرنج راکشترین دور گشکریه يعني او دورين گشکریه کو این برچاون گل جوان دوران خوشتر هنه کو مخابنها به صدم روشا امنی جخد که هاتنا بالا کرن بنمونه دگلیه بالندا تو سر دکوی گلیه رکا منافرکان یا دوسکی جور یا ور ناف نیروی یا ور ناف برواری بالا و نهیل یا در بعضی منطقه کرده به ناف نهله و ناف زیبار یعنی او منطقه که گله که بدوه بصدان کانین آویل و منطقه دهرکن منطقه شاخاوین گله که بدون لی روشا امنی ولی کریه کوه که پیدوی ایتینه و کو پیدوی هر کس نکاره بچتوان داره جبر کو 24 ساعت بالا فر لسرد دكتور خيري اوصو اوري ببري گشتو گزارا دوكيه و لدوكي ميواني منه دكتور دماتا باش به و ججناتا جي پیروز بش خوي روجي به ودانا ججني هم دي بيجين ججنه كواتا دي چارچوبه هاتنا گشكراندا از بريا دو روجا سه روجا الاميد جيبم حتى ام دربازي دوكي بوم بساعتان رد درباز بو يعني للسر صبح حتى يباري بردام سه اوتومبيل دهاتن خل دهاتن دوچون كواتا اول برچا و خلكي زور گشكرن زور هاتنا دوكي يعني از بارم رقم البردست دانا كم جال الامار اندس بيبكي زور سپاس بوتا اكيد جمارك گزور یا گشتیاران سردانا پارزگاه دوكي واكري امشك وكريبا بيدا گشتو گزار الپارزگاه دوكي مسي جورين پلانا هبون یک جه پلانا سارانه بو یک جه پلانا ورزانه بو یک جه پلانا بو هر ججنه که مدانه بو بو في ججنه ما بلانك دانا بو كروجا يكي او عرفاتا ججنه ام ساردانا درگهن سركيين پارزگاه دوكي بكين بشيوكي جوان كليلكو قولو وشيرينياي ام بيشوازي وانگشتاريا بكينو وبراستيشك او يعني مسوباسيا وانزالگهات كين كو زوترين دم افكسنت هادنا درباس كرن روجا دوية مساردانا اميدي واكري الجماعة كزور قشتيارا وسرع أمدية كري وان سيلافقها حموك أمد قريانو وامل قلوان قشتيارا رونشتين كاتشي آريشا هنا تشي تيبيني وان هينا سروان أوا والرجع سيشك مساردانا آكري واكري براستي كودا أمنيزيك بين خونیزی وان گشتیارا بکن که بزنین وان چیتی بینی هینا وصا و ایرو کس پیدشک مساردانا گلی دو که واکری رجع کس زورا گشتیارا و داخلی پارزگاه دو که بوی حتی دوهین نزیکی او بتر 60,000 کسا کی و داخلی پارزگاه دو که بوی و ام پیش بینید که این حتی 10 روزا دا یعنی ام دی اماره بو 10 روزا ورگرین بتر 100,000 کسا کی داخلی پارزگاه دو که بد هاتن اوان گشتیارا کارت کرنه که گلک ایجابی مازن سر عبور پارزگاه دوك واكري الدهوك جينينا وفحواندنا گشتيارا حتى إيروكا بله فرمو بله دكتور سردانا دو جان كريا آكري و آمدگي آكري و آمدگي همشن بجيم بربرا عمود فقر يه دهوكنا پارزگاه دوك جاريه گشتو گزاري و هبونا جهن بالكش تایبەتی لە ئامێدیە توزانی لە سەردەمێ مەلیکێ عێراقی حتا دیمایکێژی جێ بەهێن بەداناوان بووە قەسرا مەلیکێ هەیە نزانم چل سەرسنکێ کەواتە لەوان دەبەران ئەو جهێک و جێ سەرنجێ جهێمانێ نینە ئۆتێل و موتێل وەکو پێدوینینە بە 10,000 گەشتیار قەستەوان دەبەران دکە ناچارن ئێواری بهێنە دووکێ و ڕێ قەرەباڵغەکێ گەلێکی چێ دەبە و زۆر پەریشان دەبن کەواتە بوو چارەسەرکردنەوە وێ پرزگیرێکی چ پلانێن وایەنە گەل و پرزگیرێکێکە جدیە ڕاستی لەوێ دەبەرێ طبعا اخفناتا قالك تجي خدايا يعني توزاني حكومة هريما كردستاني قالك جرينجي بكرت قشتو جوزاري دال هريما كردستاني بقشتي بتابتي البارزقها دوكي الويدا فالي تشاندين بروجا هينا وك اوتيلا حجري ما وهي اوتيلا بريمة وهي طبعا فندق السكة ما وهي فندق كادي ديتا تشكرن سانشاين وهي تلفريكا كتشاي قارا ديتا تشكرن فاز باورد كم روج بروجه سال بو ساله اف دفره دي بيشكافت بروي گشتياريوا وهر هو سال قزا اميديشك درست اخفناتا يعني كو جين فحواندني نينن يعني قالك كيمن باش دا خازش خلك اكري واكري وبرهنرت اكري ماكري زنگينت اكري مواكري كو بلا او خول باجار خو بكنا خدان وكي ما قلتي حكومه هرما كردستاني وجانب بارزگار دهو كبراستي قالك سبورتت كان كو كرتگشتو گزار پیش كاوتو ام وكري برا گشتو گزاره هر هوسا وجاوت خلق خوبا وشته وبرهنان وهاي مساطحه شويت هينو فام باورد بكاين باشا روجا
پارێزگەها دۆکێ و هەرێما کوردستانی دێک گەلەکەکەش بت ڕووی گەشتیاریدا و هەر محاولەت گەلک و تێنەکردن و جێن گەشتیاری بە حەواندنێ زێدەتر لێبێن. بله دکتۆر تۆ چ ئامێدگە وتێلا سوڵاوێت توزانیا وتێلان ها قابل هاتکە باڵاکردنجی خەلتێدا نەمایە لێ ئەو ئوتێلە بەریاچاندێکی من بەردەمەکە مەیدانی لە ئامێدگە هەبوو ئەف ئوتێلە گەل و بوون بەرهێنەرێکە نهێتەدان نوژەم بکەت و بەرهێنەر هەبوون گوتم ئامادەینە نوژەم بکەن لێ خەلکی دیهاتکەدان نە ئامادەنە نوژەم بکەن و نە ئامادەنە ڕادەست بکەن کەواتە هەند دەبەرژیانە بوونمونە ئوتێلا سوڵاوێت توزانی وتێلێکە ستراتیجی بوو لەسەر ئاستی هەموو عێراقی دەمێ خەدا نهاجی فاڵایە یعنی بوو گەل و بووە بەرهێنەرێکە نایەتەدان بێ و تەلێڤژینە ji ber ku ev dibe cihê ve hewandina gelekî xelkê ببۆرە ئەو ئوتێلە سولافیان بژنێ ئوتێلە سکە یعنی من بەحساوێکێ پڕاستی معاملاوێ یعنی وا چۆ جیاتت بلند شێک ئەو ئوتێلە یا کەسێکیە و ئەو دێ کارە خۆ دەست بکەت بەس ئیجرعاتت معاملاوی دومایک بێن ئەو دەبووی کاری دەست بکەت و هەوە هەیڤ سێ ڕاستی ئەو معاملاوە چۆ جیاتت بلند موافقی ئەکی دێ سەرێتەکردن و دێت وقتی زەڤرت ئەکی دێتە جێبەجێکردن ئەو معاملە ئەو فندق سکەیە تو بەحسێت کە بژنە فندق سولاف. بەێ دکتۆر توزانیژی پارێزگەها دووکێ ینی لەسەر ڕاستی هەموو هەرێما کوردستانی خۆی زۆرترین جهێن گەشت و گوزاریە کەواتەوە کە توت بێژی ساڵانە بە 100,000 خەڵک قەستا دووکێت کرد و ئەف خەلکە هەلگرین بیر و بوچون و کەلتور و دابوونەریت و عاداتین جودا جودانە هەر کەسێک تێت بە ئازادگە خەتێ جبری دابینکردنا خزمەت گوزاریان پێدوی کە تابخوا باوەیەکی مەیدانی سەرپەرشتکە بێ پرسێکردە هەنیژە عالیە خەلکی بە گەل و خەلکی خۆجیە دەڤەرێ بە چاپێشوازی لەوێ خەلکێ تێتەکردن ئەف خەلکە توزانیژی لە دەڤەرین جودا جوداتێن ئەنی چاوە کال سەران دەبێتەکردن و خەڵک تەقابلەوان هەموو کلتورین جودا بکەت وی خەلکی بکەت. طبعا سەردانت ما بۆ ئاکرێ بۆ ئامێدیێ بۆ شێخان بۆ گەلیە دهۆکێ پڕاستی جوانترین تشت جوانترین ملاحەزەمەش ئەوان گەشتیارە دیتین گوتین ئەمە چەنگو یەک گەلک ژمارەکە مەزن ئەم لە کوا ڕوونشتین ئەو گەلک سوپاسیا خەڵکی پارێزگەها دۆکێتن ئەڤ ئاخفتنە وانە سوپاسیا خەڵکی دۆکتکان کو پێشوازیەکە جوان وا لێتێتەکردن احترام و تەقدیرەکە مەزن بۆ وی کەسێ وهایی و هەندێکا گوتیەمە ئەگەرێن سەرەکیین سەردانەمە بۆ پارێزگاها دۆکەیە ڕووی پارێزگا دۆکێ خەڵکی پارێزگا دۆکێ زالگەین پارێزگاها دۆکێ هەموو گشتیڤە و پێشوازیەکە جوان المەتکەش بەرڤێ چەندێ ئەم بەردەوام سەردانە پارێزگاها دۆکێتکەین و هەر فلکلۆرێوان عادات و تەقەلیدوان ڕوشە بیراوانێ جودا بێت بەس ڕاستی خەڵکێ ئەم سوپاسی خەڵکی پارێزگاها دۆکێتکەن کوپڕۆوەکی جوان پێشوازیەکە جوان پێشوازی ئەوان گەشتیارەتکەن و ئەڤە مەش خەڵک وان گەشتیارە بیستینە ئەمل دەفا ڕوونشتینە و ئەفتشتنە بۆ مەگوتینە وەڤە ئەم وەک ڕێڤە بێرا گشت و گۆزارە وەک حکوومەتە پارێزگاها دۆکێ وەک خەڵکی دۆکێ ئەم شانازیە ئەڤی تشتێ خۆت بین. بله برێس دکتۆر خەیری ئەوسۆ هەرێ بەبەری گشتی گەشت و گوزارە دووکێ و دووکێت گەلمە بۆ دکتۆر گەلێک سپاس.